سڵاو ئەو کاتتان باش من وەکو ڕێنمای کاری پەروەردەیی لە کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی ڕۆڵی من لێرەدا چاودێریکردنی لایەنی دەرونی و کۆمەڵاتی قوتابیانە و ئامۆژگاریکردن و ئاراستەکردنیان بۆ دابینکردنی ژینگەیەکی تەندروست. من وەکو ڕێنمای کار هەردەم ئامادەم بۆ قوتابیان بۆ باسکردنی کێشەکانەوە متمانەی تەواویان پێم هەیە کە ئەم کێشانە بە نهێنی بمێنێتەوە لە نێوانمان و نەهێشتنی دیاردە نەشیاوەکانی ناو کۆمەڵگە کە بێتە دیاردە لە ناو دەرەوەی قوتابخانە. دایک و باوکان دڵنیا دەکەم و کە ئەم کارانە بە تەنها ناکرێت بەبێ هەماهەنگی و هاوکاری ئێوە. هەروها زۆر سوپاسی دایک و باوکانیش دەکەن کە هەردەم پاڵپشت و هاوکاری ئێمە بووینە بۆ نەهێشتن و چارەسەرکردن و کەمکردنەوەی بڕێک لە کێشەکانی قوتابیان و لە کۆتاییدا زۆر سوپاس. Diaco Educational Compound.